ڕوبەڕووبوونەوەی جەنگ شار یان بڵێن مەسجێک بۆ هەڵگرساندنی شار بەڕاستی لە بەرژەوەندی هیچ تاکو و هیچ کەسێکی ئەم هەرێمەیانە و پێش هەر هەمویان لە بەرژەوەندی حیزبەکانانە لە ناو خەڵکیشە کە شەڕ هەڵبگیرسێ زەرمەندی یەکەم ژنان ئەبن لەبەر ئەوەی ئەو ڕۆڵانەیە کە ئەو کوژرێن کوڕی ژنەکانن ئەم مەترسیانەی کە بۆنی هەڵگیرسانی شەڕی لێ دێ مانای ئەوە نییە کە ژنان پێیان خۆشە شەڕ هەڵبگیرسێ بەڵکو ژنان چاوەڕوانی هەڵوێستی سیاسی حیزبەکان خۆیانەکەن من لە سەرەتاوە وتم پێش هەموو کەسێ لە ژیانی حیزبەکان خۆیاندایە ئەنجا زەرمەندەکەی تر کە ژنان ئەبن بۆیە من پێم وایە ئەگەر ئەم ناکۆکیانەی نێوان پەکەکە و هەروەها پارتی دیموکراتی کوردستان بگاتە ئاستەنگێکیوە ژنان بێگومان بێ هەڵوێست نابن هەڵوێستی خۆیانە بێ و دژی ئەو شەڕە ئەبن کە من لای خۆمەوە ناوی لێ ئەنم جەنگی خۆکوژی چونکە من یەکێکم لە قوربانەکانی شەڕی براکوژی من خۆشەویستترین کەسم لە دەستداوە لە شەڕی براکوژیە من پێم وابێ دانوستانی نێوان دوو حیزبی سیاسی تێڕوانینی تێکرای حیزبەکە دەورە بینێ نەک تێڕوانینی تەنها ژنێک لە ناو حیزبەکەیە چونکە ئەمە پرسێکی سیاسیە بەڵێ زۆر جار ڕەنگ بێ پرسێکیش هەبێک ژنێک لە شوێنەکە لەگەڵی نەبێ بەڵام ئەگەر تێکرای حیزبەکە وا بخوازێکە ئەم پرسە بۆ ئاقارەیە بڕوە بیر و ڕای ژنەکە کاریگەریکی ئەو تۆی نابێ ئەمە کاری حیزبیە ئەبێ ئەمەمان قوبوڵ بێ لەم کاتەیدا دەرفەتێکی زۆر دروست و پیرۆزە ئەگەر ژن بێوێ لە ناو پارتەکەی خۆیدا یاخود لە ناو ڕێکخراوەکەی خۆیدا دەور و کاریگەری هەبێ دەبێت ژن ببێتە پێشەنگ بە خۆسەلماندن لە هەر چالاکی و هەر گردبوونەیەک و هەر وتارێکە هەیە لەو دۆخەدا باسی بکات و تا ژنان دەربکەون بڵێن بەڵێ ژن توانای ئەوەی هەیە کار بکا ژن ئەتوانێ خەباتەکە ئیتر بە هەر شێوێک لە شێوەکان بێ بۆ ئەوەی جارێکی کە ژن کۆیلە نەکرێتەوە نەبێتەوە بە پاشکۆی نێرینەکانی حیزب دەرفەتێکی باشە من پێشتریش باسم لەوە کردوتم ئێمە ئەکرێت ئەو شاندانەی کە ڕێدەخرێن بۆ هەر کارێک لە کارەکان ئەگەر چەندێکی پیا بۆ دوو ئەوەندەی ژن بێ کەواتە ئەوە بێتە دەرفەتێکی زۆر باش بۆ ئەوەی کە ژن توانای چالاکتر و توانای باشتری هەیە و دڵنیا ئەبم هەر کارێ ژن بیکا سەرکەوتووە ئێمە ئەو کێشەیەمان هەیە ژنی ناو حیزبەکان هەمیشە گوێ لەسەر و خۆیانەوە دەگرن دەکرێت ژنێک ئەگەر بیەوێ کارێ بکات لە ناو پارتێکە کار دەکا ببێتە پێشەنگ بێتە ئاشتەوایی دەکرێت خۆی بسەلمێنێ بەڕاستی چکە ژن وەک پێشتریشتم دەور و کاریگەری خۆی هەیە لە کاتێکە من هەمیشە مشکلم لەگەڵ ژنەکان ئەمەی ئەڵم یەکدەنگ نین و یەک ڕیز نین تۆ باوەرە ژنی ناو هەموو پارتەکان کۆ بکەرەوانێ چەنی لەگەڵ ئاشتەواییە چەنی لەگەڵ شەڕایە یاخود چەنی لەگەڵ ئەوایە کە سیستەمی حیزبەکەی خۆی پەیڕۆونەکە دژی ئەو سیستەمە لەبەرەوەی هەر کێش و گرفتێک ڕوونەدات ژن دەکرێت بێتە تاکێکی سەرەکی لە ناو حیزبەکاندا بۆ ئەوەی ئاشتەوایی هەمیشە بەرقەرار بێت پێویستە و زۆریش لەوەی من پێشتریش باسم کرد ئێمە کەمپینی ڕێزی ژنان دژی داگیرکاریمان هەیە ئەم کەمپینێکی زۆر چالاکە ژنی زۆرینەی حیزبەکان و ڕێکخراوەکانی دایە چالاکەوان تیا نووسەری تیا خەڵقی بێلایەنی تایە ئەم کەمپینە دەبێتە دەواازەیەکی زۆر باش بۆ ئەوەی کە یەکدەنگی بگێنن نێڵن هیچ گرفتێک ڕوو بدا بەڵام ئاەتا چەند ئەم ژنانەی کە لەم کەمپینەدا هەن چکە باسی لەو کەمپین کرد ئەم کەمپینەکە دروست بووە تا چەند ئەوانەی کە لەم کەمپینەن ئامادەن بۆ هەر چالاکیەکە بکرێ بۆ ئەوەی چزانم نێڵن کۆمەلگا جارێکی کە بە عقارێکی خراپتردا بڕات چکە ئێمە هەمیشە ژن بۆتە قوربانی لە شەڕا ژن قوربانیە لە خۆشیە هەر ژن لە هەموو ڕوانگەکە لە هەر لایەنێک و لێ هەر لە ئابووری هەر لە ئیداری هەمیشە ژن قوربانیە کەواتە ئێمە ئەم کەمپینەمان ئەساس کردو دروست کردووە ئەوێکی ژن بۆ لەگەڵ ئێمە کار ناکە بۆ یەکدەنگ بێ هەر نازانم سبەینێ خۆپیشاندانێکە بێ بە پەنجەی دەست ئەبژێرن ئەو ژنانیکەن کە ئەگەرچی هەمووشی لە ئاستێکی باڵایان لە حیزبەکانە بەڵام لەبەر وەگوتم لەبەر ئەوەی گۆڕایەڵە بەڵێ بێگومان منیش باسم لەوە کردوتم گۆڕایەڵی حیزبەکەیان
چکە لەوەی پەیڕەوێکی زۆر هەڵەیان هەبێ کە نەتوان ژن ئازادانە قسە بکە گوتاری هەبێت. بێگومان زەڕورترین وە پێداویستی ترین کار کە کورد بیکە لە ئێستاە یەکخستنی نێوماڵی کووردە، تەبایی کوردان پێکەوەیە، چونکە بە درێژایی مێژوویەکی دوور و درێژ کە مافەکانیان زەوت کردووە. یەکێک لە هۆکارەکان پێکدادانی ناوخۆیی کورد خۆی بووە، بۆیە ئەوێ سوود لە ئەزمموی مێژووی وەربگیرێت. ئەو ئەزمونە تاڵانەی کە لە قۆناغەکانی پێشووترە کورد چەشتێتی بەوەی کە تەبایی نەبووە و کە هەمیشە ئەگەر بوارێکیشی بۆ ڕەخسا بێت بۆ وەرگرتنی مافەکانی، بەشێکی ئەساسی ئەوە بووە کە بەدەر لە هۆکارە بابەتەکان ئەوە بووە کە لە ناوخۆیان یەک نەبووە و زۆر جار لە ناوخۆیە هۆکارە ناوخۆیەکان وای کردووە کە شکست بێنێ لە گەیشتن بە مافەکانیە. بۆیە ئەبێ ئیرادەیەکی سیاسی گشتی هەبێت کورد ئیسیفادە لە مێژوو بکات و لە ئێستاە ئەبێ هەنگاوی جددی بنێ و ئەبێ شەڕی براکوژی و کوردکوژی مەحروم بکرێت. وەکو تایبەتمەندی ژن خۆی کە بە فیترەت یعنی ئاشتی خوازە، سایکۆلۆجێتی ژن هەمیشە لەگەڵ ئارامیایە، لەگەڵ ئاشتیایە. بێگومان ئەم حاڵەتە تایبەتمەندی ژن کاریگەری لەسەر ئەوە ئەبێت کە ئاراستەکان بە شێوازێک ببات کە یعنی ئاشتی خوازانە بێ. بۆیە هەمیشە ژنان ڕۆڵیشیان هەبووە لە ئەو پرسانەیە. زۆر جار ئەو کێشە ناوخۆیانەی کە لە نێوان کورد و کووردا ڕووی داوە، برا و برای خۆیان ڕووی داوە، کوردکوژیان ڕوویاوە لە شەڕی ناوخۆ، لە دوای شەڕی ناوخۆ ئەو پێکدادانانەی کە لە نێوان کورد خۆیان هەبووە، ژنان ڕۆڵیان هەبووە لەوەی کە داوای ئاشتیان کردووە و تەنانەت چەندین کەمپین و گروپی ئاشتی و چەندین شتی لەو بابەتە دروست کراوە بۆ ئەوی کە بتوانن ڕۆڵی سەرەکیان هەبێ. بەڵام دوجار ژنیش هەروەکو پیا و کاراکتەرێکی سیاسیە و لە ناو حیزبە سیاسیەکانە ڕۆڵی خۆی ئەبینێت. خۆی گروپی ئاشتی کە دروست بووە هەر بۆ ئەو مەسلەیە دروست بوو کە ئەبێ لە سەرجەم هەر کاتێک حاڵەتێکی ئاوا هاتەوە ڕۆڵ ببینێ. ئەم جارەش ئەتوانم بڵێم ئیشەکەیان فراوانتر کرد بەوەی کە لەسەر ئاستی ڕێکخراوەی سەرجەم ڕێکخراوەکان هەم ژنان و ڕێکخراوی پیاوانیش هەمووی پێکەوانێ، یعنی ئیشەکان فراوانتر کرد کە من ئەمەم پێ باشترە بەڕاستی هەردووکیان پێکەوە وەکو بەعدێکی ڕێکخراوەی ژن و پیا و پێکەوە کە ژنان ئەتوانم بڵێم لە ڕووی ڕێکخراوەیەکانەوە فراوانتر یعنی هەنگاو ئەنێن بۆ ئەو کارە. بەڵام کاتێک گواستویانەتەوە بۆ ناو سەرجەم ڕێکخراوەکانی تریش بەهی ژنانی و ڕێکخراوە پیاوانەکانیشە ئەمە کارێکی باشە، چونکە ئەمە ینی پێداویستیەکی کۆمەڵگا و ضرورەتێکە کە یعنی بۆ کورد کە ئەبێ هەنگاو بنێ بەرەو ئاشتی و ئەبێ شەڕی کوردکوژی و براکوژی مەحروم بکرێت.